بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە لە مانگی قورئاندا هەر لە خزمەت قورئاندا دەبین. سوورەتی النەحل ئاەتی 78. خوای پەروەردگار لە سوورەتی النەحل ئاەتی 78 باسی سێ خەڵاتی خۆیمان بۆ دەکات. سێ خەڵات چونکە لەگەڵ یا ڕاهاتوین، ئەگە قورئان بیرمان نەخاتەوە خەریکە لە یادیان دەکەین. بابچینە خزمەت ئاەتەکە. سوورەتی النەحل ئاەتی 78 دەفەرمێ: والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. دفرمي والله أخرجكم من بطون أمهاتكم. الله سبحانه وتعالى بقوري خوي إيوي درهنا لنوسكي دايكتاندا. برزان آتك باسي خواي پروردگار دكا. والله أخرجكم أو بس خوايا إيوي درهنا لنوسكي دايكتاندا. بەڵام سەیریکە باسی ڕۆڵی دایکیش دەکا، باسی ئوممەهاتیکم، باسی دایکیش دەکا لەگەڵ باسی گەورەی خوای پەروەردگارە. بۆیە لە شەریعەتی ئیسلامیدا هەر دایکێک بە دووگیانی بمرێ یان بە ژانی منداڵبوونەوە ڕۆحی دەرچێو بمرێکە لە کورداڵان بەسەر منداڵەوە ڕۆیشتووە، یان لە کاتی دووگیانیدا بە حەملەکەەوە بمرێ، ئەوە پلە و پاداشتی شەهیدی هەیە. ئێوە بیرتان لەوە کردوتەوە بۆچی ئەو ئافرەتەی کە بەسەر مناڵەوە دەڕوا و گیان لە دەست دەدا، یان ئەو فرەتەی کە هێشتا حەملەکە لە سکایەتی بەهۆی ئازاری حەملەکەەوە مناڵەکە دەیکوژێ و دەبێتە هۆی مردنی، بۆچی شەهیدە؟ لەبەر ئەوەی ئەگە مناڵبوون نەبێ ژیان نامێنێ. ئەها دایکەکان ژیان دەبەخشن، ئەگە دایک مناڵی نەبێ ژیان لەسەر زەوی دەوەستێ. شەهیدەکانیش ئەوانەی کەوا دیفاع لە خاک و نیشتیمان و گەل و نەتەوەی خۆیان دەکەن، بەڵام خواپەرستی بە حەقن، وەستەم لە کەس ناکەن و ڕاوڕوتکەر و تاڵانچینین، خالی سندیانەوێ نیشتیمان و گەل و نەتەوەی خۆیان پارێزن و دوژمن پێڵاوی پیسی نەخاتە سەر خاکەکەیان و عەرز و ناموس و شەرەفی ئافرەتەکانیان نەچێتە دەستی دوژمنەوە، ئەوانەش شەهیدی ڕێگای خوا، ئەوانەش بەرگری لە ژیان دەکەن. یعنی ئەگە دوژمن بێ هەمومان دەکوژێ. ئەم شەهیدە ڕوحی خۆی فیدا دەکا بۆ ئەوەی ژیان لە نیشتیمانەکەیدا لە خەڵکی کە تێک نەچێت. چاوەڵێ هەردووکیان وەکو یەکن. چەند جوانە وشەکانی شەریعە دەگەل لێی تێبگەی. دایکێک کە بەسەر مناڵەوە دەچێت ویستێتی مناڵێک پێشکەشکا بۆی ژیان لەسەر زەوی بەردەوام بێ. شەهیدێکیش کە خواناسە و دینداری بە حەقە و پیاوی ئەملاولا نییە، تەنها لە پێناوی نیشتیمان و گەل و نەتەوەکەیدا کە نەچنە ژێر پۆستاڵی دوژمنی ڕەشەوە بۆی ژیان تێک نەچێ، خۆی فیدای ژیان کرد بۆی خەڵکەکە بە ئاسوودەی بژین. ئەم دوانە لە قیامەتە وەکو یەکن، پلیان بەرزە. جا پەروەردگار دەفەرمێ ئەخرەجەکم، خوای گەورە ئێوەی هێناوەتە دەرەوە. بەڕێزان ئێستا زانایانی بواری پزیشکی منداڵبوون دەڵێن ماسوولکەکانی ملی ڕەحمی ئافرەت ئەوەندە بەهێزن، ئەگەر لە کتوپڕە ئەم دەرگایە بکرێتەوە. ئێستا هیوا هەیە پرسیاریەوە لەوانەیە بە مێشکاوە باشە بۆچی ئافرەت ئەم هەموو ژانی منداڵبوون نەدەبینێ، ئەم هەموو ناڕەحەتیە کە هەر جارە ڕوح دەرچوونێکە بۆیە مافیدای گەوەندە گەورەیە هەتا ئەم منداڵ دێتە دەرەوە. ئەی بۆ ژان نەبوو یا هەر بە ئاسانی لێ لەدایک بووایە، ناکاکە تۆ حاڵی نەبووی، تۆ لە زانست تێ ناگەی. زانایان دەفەرمون ماسوولکەکانی ملی ڕەحمی ئافرەت ئەوەندە بەهێزن، ئەگە کتوپڕ بکرایەوان و منداڵەکە پاتای دەرێت 12 مەتر منداڵەکەی فڕێدا، ئەوەندە بەهێزە. جابزانە مناڵە بە دیوارێک دەکەوت و سەری پان دەبەوە، بەڵام جار بۆ جار دەکرێتەوە، جار بۆ جار. خوای گەورە ئەخرەجەکم ئەمە بەس بە ئەڵڵا دەکرێت، بەبێ دکتۆر بەبێ شتێک وردە و دەشل دەبێ حتا بەم هەموو ژانە منداڵەکە دێتە دەرەوە. جا لەم ئاەتەوە فێری ئەوەش دەبین لە زانستی پزیشکیدا. والله ئەخرەجەکم، هەر ئافرەتێک بەبێ عەمەلیات، بەبێ بەکارهێنانی دەرمان، بە سروشتی منداڵی ببێ، ئەوە زۆر زۆر باشە، ئەوە لوتفی خوایە. ئەوە هەم ئافرەتەکە لە نەخۆشیەکانی ڕەحم و منداڵدان دەپارێزێ و تووشی سەرەتان و ئەوانە نابێ، هەم منداڵەکە زۆر زۆر بە سەلامەتی لەدایک دەبێ. والله ئەخرەجەکم، ئەمە کاری خوایە. هەر ئافرەتێک پەنا بۆ عەمەلیات و نەشتەرگەری نەبا و لەدایکبوونی منداڵەکەی یەقینی هەبێ بەڕێزان بە قازانجی خۆیەتی، ئللا مەگەر ئافرەتێک ها تەندروستی تەواو نییە، شەکرەی بەرزە، تەنگە نەفەسە، نەخۆشی فشاری خوێنی لەگەڵ زۆر بەرزە، ئەمەگەر بە سروشتی لەدایک بێ لەوانەیە دڵی بۆستێ، لەوانەیە مناڵەکە ناتە دەرەوە. ئەم حاڵەتانە جیاوازن کە پسپۆری بواری ژنان و منداڵبوون ئەویش هەر پارە نەبینێ بڵێ خێرا بڕۆ بکە و 2 ملیۆنم دەیە و عەمەلیاتت کەم. نە، پسپۆڕێکی بەویژدانی زانا هەڵگری شەهادەی دکتۆرا لە بواری ژنان و منداڵبووندا قەت ڕێگە بەوە نادا خەڵک خۆی بخاتە بەرچە خۆی عەمەلیات بەبێەوەی هیچ تەندروستیشی تێکچێ. بە لەدایکبوونی سروشتی پەروەردگار بڕیاری داوە ئێمە بینە سەر زەوی بۆ دایکەکەش و بۆ منداڵەکەش. لا تعلمون شيئا،
شيئا نكرة، النكرة في سياق النفي للتعميم. بەڕێزان نەکیرا لە سیاقی گشتیدا یعنی بۆ تعمیمە، واتە هیچ مرۆڤێک نییە. پێغەمبەران دەبینی هەموو پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، هەموو زانایان ئەنیشتاینە و ئەدیسۆنە و تا چێت بە مێشکادێ ئەدیبە و مەکسیم گۆرگیە و ئیتر هەر ئەدیبێک هەر کەسێک شکسپیرە لە بواری ڕۆمان و ئەوانەدا هەر کەسێکت بە مێشکادێ ئەو ڕۆژەی هاتووەتە سەر ئەم زەویە دیندار و بێدین، گەورەترین زانا، گەورەترین دیندار، گەورەترین عارف و نووسەر یەک شتی لەم دنیا نەزانیوە. لا تعلمون شيئا، هیچتان نەدەزانی کاتنە سەر زەوی. بەڵام خۆی پەروەردگار سێ خەڵاتی پێبەخشین: وجعل لكم السمع والأبصار والأفئدة. خۆی پەروەردگار بیستنی پێبەخشین، بینینی پێبەخشین، دڵ و دەروون و بیرکردنەوەی پێبەخشین، مێشکی پێبەخشین. ئەم سێ خەڵاتی خوای گەورەیە. لعلكم تشکرون، بۆ ئەوەی شکری خوای پەروەردگار بکەن. بەڕێزان دیقەت بدەن، خوای گەورە بۆ ئەوی ژیان لەسەر زەویدا بەردەوام بێ هەندێک هەستەوەری داوە بە ئێمە. هەستەوەرەکانی تامکردن، تۆ بە تام دەزانی، هەر بە تامکردن دەزانی فڵان شتە بە کەڵکی خواردن نایە. بۆنکردن، جاری وا شتەکە تامیشی خۆشە، بەس بە بۆنەکەی دەزانی تێک چووە. ها خواردن کە بۆنی دەکەی بزانی داخۆ خراپ نەبووە، خۆ ڕەنگیشی جاری وا جوانە، بەس بە بۆنەکەی دەزانی خراپە. خۆی گەورە دەتپارێزێ لە نەخۆشی، لە تێکچوونی تەندروستیت. بەرکەوتن، هەر ئەوە دەست لێدا دەزانی ساردە، دەزانی گەرمە. بیستن، بە بیستن دەزانی ئەم دەنگە خۆشە ناخۆشە، بینین جوانەیان ناشرینە. هەستەوەری ماسوولکەمان هەیە. هەستەوەری ماسوولکە دوو شل لەوێ دانراون، دوو کارتۆنن وەکو یەک، یەکیان چیلۆیەک ئاسنی تێدایە، یەکیان چیلۆیە لۆکەی تێدایە. بە بیستن و بە بینین و بە تەماشاکردن و ئەوانە دڵی ئەم دوانە هەردووچیان وەکو یەکن. بەڵام هێزی ماسوولکە، هەستەوەری ماسوولکە کە دەستت دانێ یەکسەد دڵە بەخۆ ئەمەیان قورسترە، یەک تۆز قورستە بڵێ ئەمەیان قورسترە. چاو لێ ئەمە هەستەوەری ماسوولکەی پێ دەڵێن. بە هەڵگرتنی شتەکان بە هەستەوەری ماسوولکە هەز دەکەی ئەم شتە قورسترە و ئەم شتە سووکترە. هەتا لە زیندەوەراندا خوای پەروەردگار توانای بەهێزی داوە ئەم شتە بۆنی چۆنە و جاری وەگای خۆی لە دەپارێزێ، وەکو بە مرۆڤی داوە. بەڵام هەستەوەری زیندەوەران بەهێزترە. خوای گەورە هەستەوەرەکانی بە مرۆڤ بەخشیوە، سبحان الله، ئەزمونیان لێوەردەگرێ. ئێستا جاری وایە تۆ یەک جار بۆنی شتێکی ناخۆشت کردووە، هەر بەر چاوت دەکەوێت، هەر کە بەبیرت دەکەوێتەوە هێڵنج دەدەی خەریکە دەڕشێتەوە. یەک جار بۆنی شتێکی خواردنێکی ناخۆشت کردو، جارش ئەو خواردنت پێ ناخورێتەوە، لە مێشکدا تۆمار بوو. اینجا با بچینە خزمەت ئاەتەکە. خزمەت ئاەتەکانی قورئان دابن. بەڕێزان، مانگی قورئانە باز زیاتر لە خزمەت قورئان دابین، بەڵام لێ وردبینەوە. یەک وشەی ئەم قورئانە نییە بتوانی بەسەریا تێپەڕی، ئەبێ وشە بە وشە لەسەری بوەستی. ئاەتەکە دەفەرمێ خوای پەروەردگار فەرمووی: وجعل لكم السمع والأبصار والأفئدة. سێشت: سەمع بیستن، بینین، مێشک و دڵ و دەروون بیرکردنەوە. باشە بۆچی ئەم سیانە بەسەر یەکەوە هاتن؟ ئەمجا بەڕێزان دیقەتی وردی قورئان بدەن. هەموو جا پێتان دەڵم لەسەر وشە بە وشەی قورئانەکە بوەستن. وشەی سەمع تاکە، وانە زەنابتان زۆربەتان عەرەبی دەزانن، مفرەدمان هەیە، مثەنامان هەیە، جەمعمان هەیە. وشەی سەمع تاکە، وانە بەڵێ تاکە. وشەی ئەبصار کۆی بەسەڕە، چاوەکان، هەها کۆیە. ئەفئیدە جەمعە، دوو شت بە کۆ هاتوون، بە جەمع هاتوون، یعنی لە سێ زیاتر. بەڵام سەمع گوێ بە یەک دانە هاتووە. ئەزانن لەبەر چییە؟ ئەگە ئەم قورئان دەستکردی پێغەمبەر بووایە صلی الله علیه وسلم، دەبوایە بەپێی زمانی عەرەبی بیفەرموایە الئەسماع الأبصار الأفئدة. بەخوا غەیری کەلامی خوا بووە دەبوو هەموو عەرەبی نووسایە ئاوا دەنووسرا. چاولێ کەس نەڵێ ئەم قورئانە کەلامێکی عەرەبیە، ئەم قورئانە کەلامی رب العالمینە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە قوربانی بم بەس بە ئەمانەتەوە بە ئێمە گەیاندووە، یەک کەلیمە دەستکاریوی تێدا نییە، بەس کەلامێک کە لەم سەر زەویەدا یەقینت هەبێت دەستی مرۆڤی تێدا نییە، ئەم قورئانەیە. غەیری ئەم قورئانە هیچ کتێبێک دێن مرۆڤ دەستی تێدا نەبێ. بۆیە قورئان ئەوەندە گەورەیە، بۆیە ڕەمەزانیش ئەوەندە گەورەیە کە مانگی ئەم قورئانەیە. بەڕێزان، سەمع بۆ بەتاکاتوە. زانایان دەڵێن ئینسان تەنها لە یەک کاتە یەک دەنگ دەتوانێت ببیستێ، یەک دەنگ دەبیستێ و یەک چێژی لێ دەبینێ. بۆیە مرۆڤ کاتێک کە دەبێتە ژاوە خەڵ بەغەڵب ناڕەحەت دەبێ. ئەهەم مەجلیس کەجاری ئێمە بۆ خۆمان لەگەڵ جەنابتان دادەنیشین، ئەو دوو کەس لەوێ قسە دەکەن، ئەو دوو کەس لەوێ قسە دەکەن و دەبێتە چرپوینەیەکێ لە هەوارە کورە دەکا کە تۆزێ بێدەنگ بن. ئەها بۆ گوێ تااقەتی ئەوانەی نییە و ڕز بووە،
حەز دەکات یەک قسەی گوێ لێ بێ یان کەسێک قسە دەکات لە شەرع لە منطق و عەقڵ ناشرینەیەکی شەش هەڵداتێ و جاریش قسەیەکە فڕێدا چونکە گوێی من بەس توانێت یەک تاکی هەیە بەس گوێ لە تۆ دەگرێت بەس گوێ لە تۆ دەگرێت گوێ لە تۆ دەگرێت تااقەتی نییە گوێ لە هەمووان بگرێ بۆیە غەڵبەغەڵب و ژاوەژاو ماندوود دەکا بۆیە لە ئیسلامدا حرامە لە کاتی وتاری جمعەدا یەک کەس حتا تەنەت بە هاوڕێکی بڵێ کاکە ڕێک دانیشە چونکە وشەیەک دروست دەبێ بۆی کە تەنها گوێی من لە وتاری جمعەدا تەنها دەمەوێت گوێم لە خەتیب و وتاربێژ بێ یەک دەنگە دەنگی کە دروست بێ مێشکم دەڕوە لەم کاتی وتارانەدا نابێ غەڵبەغەڵە دروست بێتەوە لە مزگەوتا دانیشتووی ئەو لەگەڵەوە قسە بکە چونکە گوێیەکان تازەوە ڕز دەبن گوێ بە تاک هاتووە یعنی حەز دەکات تەنها یەک دەنگ ببیستێ کە بوو بە دوان و سیان و ئەوانە وەڕز دەبێ و تێکەڵاو دەبێ لێی بەڵام ئەبسار وانە ئێستا من لەم شوێنەدا جەنابتان چەند کەس ئەو هەموو خەڵکە هەمووان دەبینم چاوم ماندوو نییە وەرە ڕیزێک گوڵ بێنە گوڵ و گوڵزارێک 20 ڕنگ بەسەریەکەوە هیم بێت چاوت لە زەر لە هەمووان دەکا وەکو گوێ نییە بڵێ ئەم دەنگەم پێخۆشەکە بوو بە دووسێ دەنگ دەبێتە ژاوەژاو من ناڕەحەت دەبم خوا فەرمووی ئەبسار ئەها چاوانە چاو حەز دەکەی 100 ڕنگ بێنە بەسەریەکەوە تێکەڵاویان کات لە زەر لە بینینی هەمووان دەبە سەیری ئەو دەکەی سەیری ئەو دەکەی سەیری دەکەی لە یەک نانۆ چرکەدا هەمووان دەبینی و هیچیش ناڕەحەت نابی چاوت ناڕەحەت نابێ بڵێ وەڵا بازارە سەیری ئەو کەم دوای سەیری ئەو دەکەم وانە بە یەک دەقام سەیری هەمووان دەکەی دڵیش بیرکردنەوە دڵ و مێشک وایە جاریوە سارە لێ من بخۆم سارم لێ خوڕی و بیرم لە دە شوێنی کە کردوێتەوە بیرم لای سیارەکەمە لە ئاوێنی ناوەڕاستە لە پێشی سیارەکەیە لە دواوەی سیارەکەیە لە تەنیشتەکان مەوانە لە بازار لەو قڕباڵگە دەڕۆی کەچی وا خیاڵ لە شوێنش کەشە بیل لە وتارێکیش دەکەیەوە بیل لە سەعی مەکتەبت دەکەیەوە بیل لە ماڵ و منداڵ دەکەیەوە مێشک ماندوو نابێ ئاگەل لە هەمووان هەیە بۆیە خوا فەرمووی ئەفئیدە ئەمەشی بەکۆهێنا ئەمە ئیعجازی ئەم قورئانەیە ئەم قورئانە کەلامی غەیری خوای تێدا نییە بەڵام گوێی بە تاکێنا عەرزم کردن چونکە گوێ لە یەک دەنگ زیاتر ببیستێ خەلەلی تێدا پەیدا دەبێ و ناڕەحەت دەبێ بە پێچەوانەی چاو و دڵ و مێشکەوە ئەم جایشەشکە لە ئیعجازی قورئان لە مانگی قورئانە باز زیاتر لە خزمەت قورئانەکە دابین ئاگادار بە بۆ ئەم زنجیرە قورئانیەوە هاتووە بۆ سەمع ئەبسار ئەفئیدە گوێ چاو دڵ و مێشک بۆ ئەمانە بە دوویەکە هاتوون ئەی بۆ چاوی پێش نەخست بەسە گوێدا ئەگەر ئاوا بۆیە هەمووی تێک دەچوو نابێت دەبێت کەلامی خوا خالقی مرۆڤ ئەوەش کەسەشەکە قورئانەکەی دابەزاندووە هەر ئەو ئەڵڵایە من و تۆی دروست کردووە هەر ئەو ئەڵڵایەشە ئەو قورئانی لە ئاسمانەوە نازڵ کردووە بۆیە هیچ تێ شوێنی قورئانەکەی ئێمە ناگرێتەوە بەڕێزان دیقەت بدەن خاڵی یەکەم گوێ پێش چاو دروست دەبێت ئەو کاتێک کە منداڵ لە سکی دایکە لاشەی دروست دەبێت یەکەم جار گوێیەکانی دروست دەبن ئەمجا چاوەکانی بۆ دروست دەبن کۆرپەلە لەناو سکی دایکە دەنگ دەبیستێ بەڵام خۆ هیچ نابینێ وا مەزانە دایک کە حامیلەیە و منداڵەکەی دەژوڵێتەوە لە سکیا هیچ نابیستێ بۆیە حرامە دایکی حامیلە بە قسەی ناخۆش عەزیەت بدرێ ئەوە سۆنەر هەیە لە ژێر تیشک و لێکۆڵینەوەدا ئافرەت حامیلەیە و منداڵەکە لە سکیاتی تەواو دروست بووە کاتێک کە لەم ئافرەتە تووڕە دەبن دڵی عاجز دەکرێت مێردەکەی کەسێک ئازاریەدا منداڵەکە ڕێک نێوچوانی گرژ دەبێت لە سۆنەرەکەیە ڕێک نێوچوانی دێتەوە یەک و زۆر غەمبار و عاجز دەبێت کاتێک کە دایکەکە قسەی خۆش دەبیستێ و دەستی میهرەبانی بە سەرادێ و مێردەکەی لە ئامێزی دەگرێت سوبحانڵە لە سۆنەرەکەی سەیریان کردو یەکسە مناڵەکە نێوچوانی دەکرێتەوە کاتێک کە دەنگێکی خۆش دەبیستێ گوێ لە قورئان دەگرێت مناڵەکە لە ناوسکی دایکی هەستی پێ دەکەم مناڵ لە سکی دایکە هیچ نابینێ بیریش لە هیچ ناکاتەوە بەڵام گوێیەکانی دەبیستێ بۆیە سەمع پێش ئەبسارە بۆیە ئەو ئافرەتانی کاتێک لە حامیلە بووندا زۆر ئازاری دەرونی دەدرێن زۆر خەمبار دەکرێن ئەم منداڵانی کە دایان بێ دوای هەموو عەسەبی و تووڕە و هەر لە دوای جا تووڕەن فەقیرە بەخوا مناڵەکە خراب نییە ئەمە کاتی خۆی ستەم لەم دایکە کراوە یان دایکەکە بۆ خۆی ڕۆشنبیر نەبووە لە کاتی حەملە زۆر خەفەتبار بووە زۆر خەفەتی پێدراوە بۆیە برایانی خۆشەویستم ئێوە کەسانی کە خێزانتان هەیە کە حامیلە دەبێت لە کاتی حەملە ئاگادارترین حاڵەت بە هەمووان ئاگایان لە دڵی ئەم دایکە بێت لەبەر چێ لەبەر ئەو منداڵی کە لە سکی دایکەکەدایە و با لە دوایدا منداڵێکی خەمباری لێ دەرنەچێ دووەمیان هەستەوەری بیستن لە خەوی شاکار دەکا بەڕێزان بەس هەستەوەری بیستن لە کاتی خەوا بە ئاگایە بۆنکردن و بینین خەبەرن ناکاتەوە چەند ماڵ بینی چەند کەسمان بینی بە دووکەڵ و بە غاز خنکان غاز بەر بوو وەختێ بەیانی هەستان خنکابوون بە بۆنکردن بە بینین لە کاتی خەوا نەچاوت دەبینێ نەبوون دەکەی بەڵام ها هیوا هەیە بە چرکەی سعات خەبەری بێتەوە بۆ چکرکە ژمێرە خەوم لێ ناکەوێت گوێم هەروەری دەگرێ هەیە بە جیڕەی دەرگایەک ئەوە دەجوڵێتەوە ئەوش کابرا بە خەبەر هاتووە بۆیە بەڕێزان خوای گەورە فەرمووی بیستن ئەم جابینین و بیرکردنەوە چونکە لە کاتی خەوتنە
غاز لێت دەدات و کەڵ لێت دەدا دەخنکەی بەڵام خۆی پەروەردگار هەستی گوێیەکانی هێناوە ئەم گویانە گەگران نەبن و تێک نەچووبن بە بچووکترین شت خەبەرت دەبێتەوە بۆ سەلامەتی تۆ. سێەم بیستن لە تاریکی و ڕووناچیدا کار دەکات بەڵام بینین و بۆنکردن و بەریەککەوتن بە ئاسانی دادەخرێن. هات چاوت داخە ئێستا منی جنابینم چاوت بکەوە دەبینی هەروەها لوتت بگرە کە بۆنێکی ناخۆش دێت تاو لوتت قەپات کە هیچ بۆن ناکەی هەروەها دەستکێشێکی ئەستور لەبەر کە دەست خەسەر سەهۆڵ هەستی پێ ناکەی وانە ئەوانە هەموو بەریەککەوتن بۆنکردن بینین دادەخرێن. بەڵام هەستی گوێ زانایان دەڵێنەکە گوێت سەلامەت بێت چەندێک کەپێک لە گوێت کە گوێت داخە ئیلا گوێت لە شتەکەت دەبێت بۆیە خوا فەرمووی گوێ لە پێش چاو ئەوانەوەی ئەوەش حاڵەتێکی تر. چوارەمیان مرۆڤ لە 6 لاوە دەبیستێ لە خوارەوە لە سەرەوە لە خوارەوە لە لای ڕاستت لە لای چەپت لە پێشەوەت لە دواوت بەڵام بینین بۆیە گوێ پێش چاوکەوتووە بینین تەنها لە 3 لاوەیە بینین تەنها لە 3 لاوەیە پێغەمبەر نەبێ وەکو لە صحیحی بوخاری مسلیم داهاتووە فەرمووی من چۆن لە پێشەوە دەتان بینم ئاوا لە دواشەوە چاوم لێتانە من بەس بۆ پێغەمبەر بۆ سەلامی خوای لەسەر بێ ئەینا چاوی من و تۆ 3 لا دەبینێ بەڵام گوێمان لە 6 لاوە دەبیستێ کەواتە دەبێت نەسی قورئان کەلامی خوای پەروەردگار حەق و ڕاستە گوێ لە پێش چاوەوە بێ. پێنجەم ئەوەی دەیبیستی چاکتر لە مێشکدا دەچەسپێ لە زاکەری بینین ئەگە دەتەوێت شتێک لە بەرکەی ئێستا تەنان ئەوانی کە قورئان لەبەر دەکەن ئەوەی بە گوێ دەیبیستی چاکتر لە مێشکا دەچەسپێ لەوەی کە بە چاو بینیوتە ها خوا سەمع گوێی پێشخست بەسەر چاوە. تەنانەت تەلەبەکانمان خوێندکارەکانمان ئەگەر شعرێک ویستت ناڕەحەت بوو لە ئەدەبی عەرەبی و ئانە لە بەریکەیان لە کوردیدا هەیە لاوازی لەبەرکردنی هەیە وەرە یەکەم جار بە شتێک بە تەسجیلیکە بە مۆبایلەکە تەسجیلیکە چەند جارێک گوێی لێ بگرەوە 100 جار بیخوێنیەوە بەقەدر 2 جار گوێگرتن لە مێشکدا ناچەسپێ. گوێگرتن شت زیاتر لە زاکرە تا دەچەسپێنە لە بیرن ناسێتەوە ئەم مێشکە زیاتر خەزنی دەکا دەنگ زووتر یعنی بینین زووتر دەڕوە. ئێستا سیدیەک ئەگە بە دەنگ و ڕنگ بێ زوو پڕ دەبێ بەڵام ئەگە هەر بە دەنگ بێ هەر پڕ نابێ ئەوەندە وەردەگرێ خۆ بە چاوی علمی دەبینین. زانستی دەنگ زانستێکی سەر بەخۆیە دەنگ هەیە دڵت خۆش دەکا ئەها دەنگی وایە یەکسەر قورئان خوێنێکی وایە یەکسەر دڵت دەکاتەوە دەنگی خۆش دڵت خۆش دەکا وەڵا دەنگی ناخۆشی دڵت تەنگ دەکا هەیە دڵت ئەو بانگی محەممەد صلی الله علیه وسلم لە مزگەوت ئادرێ وەڵڵاهی ئینسان بچوڵکە بەلەش یادێ کە دەنگ خۆشێک بانگ دەدا بۆ خوای هەشە بانگ دەدا خەریکە گوێت دەگری هەر منداڵیش بێزارن فەقیرە ئەوەندە خۆ هەر بانگەکەی یەکە هەر بانگی ئیسلامە چەند بەرەکەتی خوایە ئەم دەنگ خۆشە ڕات دەشێشێ بۆ مزگەوت دڵە وەرە ئەمەکەی کەشیان خواخواتە دەخواخزگە و بانگەی تاواکەدا دەنگێکی ڕەخ و ناخۆشە دەنگ بۆ خۆی جیهانێکی تایبەتە خەڵاتی خوایە دەنگ خۆشی ئەوانەی کە بەهرەی دەنگ خۆشیان هەیە تو ئەو خوایە قورئان مەفرۆشن تو ئەو خوایە لە گۆرانی بەکاری مەهێنن بەکاری بێنن لە خزمەتی خۆتان و مرۆڤایەتیدا لە پێناوی خوادا ئەمە بەهرەی خوایە نایدا بە هەموو کەس. دەنگ هەیە تووڕەت دەکا دەنگ هەیە حەماسەتە تەڵدەستێنێ هاستا چەند کەس هەیە بە موزیعێک لە کاتی شەڕەکاندا موزیعێک دێنن یەک بەخۆی هاوار دەکا کابرا خێرات چەکەکەی دەستداتێەوە بڕوە خەڵک هەبوو هەر بە ئەم موزیعانەی شاخۆوە نەخۆی بووە پێشمەرگە هەرکە گوێی لێ بوو ئاگری دەگرت دەنگ ئاوە هانت دەدا هەر دەتکا بە چەکدار دەڵێ ڕوحی خۆم فیدا دەکەم هەر بەو دەنگە هانت دەدا. دەنگ هەیە دەتخاتە پێکەنین دەنگ هەیە هەر نوکتت بۆ دەجێڕێتەوە دەتکاتە پێکەنین دەنگ هەیە هێواشت دەکاتەوە تووڕەی کابرا ئەوەندە دەنگێکی نەرمونیانی هەیە تۆنی دەنگی ئەوەندە خۆشە دوو قسەت بۆ دەکات و هادی دەبیەوە هەر ئەمانە هەموو بەهرەی خوای پەروەردگارن. کەسێکی خۆشەویستت لەم سەری دنیا تەلەفۆنت بۆ بکە وەڵڵاهی ئەگەر خالیسەن لەبەر خوای یەکترتان خۆش بێ بە تۆنی دەنگی تێدەگەی کە غەمبارەیانە زۆر جا منیش و تۆش لێمان بەسەر هاتوڵی فڵان کەس دەڵی خەمباری لە نەبەخۆ ئینکاری دەکڵی بەخوا هیچ نییە کەسی هەر بە شێوازی دەنگەکەی تۆ دەزانی ئەم فڵان کەسە جەوی تەواو نییە ئللا خەمێکی هەیە سبحان الله ئەمە بەس بەخوا دەکرێ بەخوا وجعل لكم السمع ئەم گوێیانە هەستێکی تایبەتیان هەیە ئەم دەنگە کە لێدا ئەم فلتەرە دەزانێت ئەم دەنگە خۆشەیان ناخۆشە ئەخ باشە گوێ هیچی پێوەیە نە کەچی لەو فلتەرەیە بەبێەوەی چاو بیبینێ ئەزانی ناخۆشەیان خۆشە تووڕەت دەکا و هانت دەدا و حەماسەتت پێ دەبەخشێ یان هێورت دەکاتەوە دەتخاتە گریان ها دەنگی وایە دەتخاتە گریان یەکسەد دەست دەکەی بە گریان دەنگی واشە یەکسەد دەتخاتە پێکەنین سبحان الله ئەمانە چەند ئیعجازن ئەوە ئێمە لەگەڵ یان ناڕاهاتوین غەیری خالق کە ئەڵڵایە ئەمە بە هیچ کەسێک دەکرێت دڵنیا بن بە هیچ کەس ناکرێت هەر بەو دەنگی عەرزم کردن لە تەلەفۆنەکە لەو سەری دنیا تەلەفۆن بۆ دەکاتەوە دەزانی خۆشحاڵە یان دەزانی ئیلا خەمێکی هەیە بە تایبەت ئەگەر زۆر یەکترتان خۆش بێ دوو کەسی خۆشەویست ئیلا بە تۆنی دەنگیان هەست بە یەکتر دەکەن
ژن و مێردیش لە ماڵەوە ئێستا خێزانت چەندە بڵێ هیچ گرفتم نییە بەس بە تۆنی دەنگی لە قسەکردنا یەقینت هەیە کە خێزانت گرفتێکی هەیە خەمێکی هەیە ژنی ژەکە پیاوەکەی خۆی ڕێک خۆش بێت چەندە ئینکاری بکە هیچ مشکیلە نییە بەس بە تۆنی دەنگی بە سەلامێک کە دەچێتە ماڵەوە هەستی پێ دەکات کە گرفتێک لەم پیاوەدا هەیە ئیلا جەوی تەواو نییە ئەمانە خوا دەفەرمێ من دروستم کردوون. خاڵی شەشەم و کۆتایی بەڕێزان کەڕی و لاڵی نابیستی و ناگۆی کە دەبێت وا جوانترە بڵین وشەی کەڕ و لاڵ بەکار مێنن بڵێن نابیستە یان ناگۆیە ئەم دوانە بەڕێزان پەیوەندیان بەیەکەوە هەیە پەیوەستن بەیەکەوە. ئێستا زۆر منداڵ کە لەدایک دەبێت نازانێت قسە بکە دەزانی بۆ فێری قسەکردن نەبوو خۆ زمانەکەی عیبی نییە دەنگەژیەکانی عیبیان نییە قوڕگی عیبی نییە بەس هی ئەوەیە گوێی نییە مناڵێک کە لە سگماکە کە لە دایک دەبێت گوێیەکانی داخراون و گوێی نەکراوەتەوە سوبحان الله کە گەورە بوو زمانی قسە ناکە بۆ چونکە هیچی نەبیستووە یەکەم جار مناڵ فێر دەبێت وشە دەبیستێ کە بیستی ئەمجا فێری چ دەبێت فێری قسەکردن دەبێت ئەو مناڵانی کە لاڵن ناتوانن قسە بکەن هی ئەوەیە کە لە زگماگەوە گویان لە هیچ قسەیەک نەبووە ئەو زمانە هەر دێنێ و دەبا فەقیری ناتوانێت هیچ پێ بڵێ خوا پەناماندا خوا ڕەحم بۆوانش بکا کە ئاوان بۆیە ئەم عیلمە پێمان دەڵێ ئەوانەی کە دەیانەوێت فێری زمان بن ئێستا تۆ فێری زمانی ئینگلیزیوی مامۆستاکانی زانکۆ چیت پێ دەڵێن یەکەم جا بڕۆ گوێ لە فلیم بگرە بڕۆ گوێ لە فلیم بگرە زما گوێت ئەوەندەی وشەی ئینگلیزی بیستووە زمان لاسای دەکاتەوە یعنی یەکەم جار ناڵم بڕۆ بخوێنەوە بڕۆ قاموس بخوێنەوە بڕۆ وشە لەبەرکە ئەڵەم بڕۆ گوێ لە فلیم بگرە هەیە ئەوەنەی گوێ لە فلیم گوتووە سا فێری عەرەبی بووە هەیە ئەوەنەی گوێ لە فلیم ئینگلیزی گوتووە فێری ئینگلیزیش تەواو بووە خوا نەشتۆ دەرکولێ و مەدرسە و پەیمانگا ئەوانە هەر زۆر بە ئاسانی بۆیە گوێ خاڵی یەکەمە ئەمجا چاو ئەمجا دڵ و دەروون بابەتێکی گرنگە ئەم ئاەتە لەسەری بوەستین ئەم سێ خەڵاتی خوای پەروەردگار دەفەرمێ لەعەلەکم تەشکوڕون برا شکرانەی دەوێت لێپرسینەوەی لەسەرە خەڵاتی گوێت بکە حەیفە ئەم گوێیە غەیری پەیامی ئەڵڵای پێ ببیستی تو خوا حەیف نییە بە شەرێکی وەکو خۆت بەرنامەی ژیانت بۆ دانێ بڵێ ئاوا بڕۆ ئەمەڕۆ بڵێ خوا بۆ خۆی نەیزانیوە نەعوذ بالله من بە قسەی بەرنامەی بە شەرێک بکەم ئەم گوێیە حەیفە کەلامێکی پیسی پێدا بڕوە چونکە خەڵاتێکی گەلێ گەورەیە وەڵای حەیفە کاکە گوێت بۆ غەیبەتی خەڵک ڕاگری باسی بوختانی خەڵک ڕاگری باسی ئەو ڕاگری گوێ بکەوە بۆ کەلامەکەی خوا بۆ فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ هەموو قسە خۆشی بینی برایەتیمان با گوێمان بۆ بەکاربێنین ئەم چاوە بەس کەسێک کە خوا بە بەهەش پاداشتن دەدەتەوە کە نابیناکانن دەزان خەڵاتی چاو چییە بەس چاو حەیف نییە بۆ ماڵی خەڵک بڕوانی بۆ ناموسی خەڵک بڕوانی ڕۆژ تا ئێوارم بلت قوتکەی چاو بڕوانی ئەو فڵان کەسەوەی بەچی کڕی ئەوم فڵان کەسی دراوسم چی هێنایەوە ئەو فڵان کەسی برام ئەوەی چۆن پەیدا کرد ئەم چاو بۆیە نەکراوە ئەم چاوە بۆ ئەوەیە هەر گوڵێکت لەم سەرزەویە بینی هەر دڵۆپە بارانێکت بینی هەر دەنگی تەرزەیەکت بینی هەر شتێکت بینی هەر جوانێکت بینی بڵێ یا ڕەبی خوا گەورەی بۆ تۆ بە هەموو ئەو بینینانە من ئەمجا دەزانم تۆ چەند گەورەی ئەمانەت چەند بە جوانی دروست کردوون لە هەموو شتێکا ببینینێک یادی ئەڵڵا بکەیەوە سوبحان اللهەکی بەسەرا بکەی ماشا ئەڵڵایەکی بەسەرا بکەی دڵەکەت تخوا حەیف نییە ئەم دڵا بەس باسی دنیای تێدا بێ ڕۆژێک باسی قەبر و قیامەتی پێدا نەهات بێ حەیف نییە ئەم مێشکە ئەم ئەندامی بیرکردنەوەی کە لە یەک کاتا چەند شل لەبێ دەکاتەوە خەریکی ماڵ و مناڵی خۆت نەبی خەریکی خەڵک بی خەریکی ئەوە نەبی پرۆژەیەکی خێرت هەبێ بۆ داهاتوی خۆت و منداڵەکانت خەریکی ئەوی بزان فڵان کەس چی پەیدا کردو و چی هەیە و مێشکی خۆت بەو شتانەوە مەشغوڵکەی لەعەلەکم تەشکوڕون شکری پەروەردگارت بکە کە ئەمانەی پێبەخشیوی شکری پەروەردگارت بکە کە بە سەلامەتی لەدایک بووی پێبەخشیوی بێگوێنی بێچاونی بێمێشگنی عەقڵت تەواوە شکری پەروەردگار بکە بەوەی کە لە بەرنامەی خوالانە دێ و خوا چۆنی فەرموو ئاوا بەکاریان بێنی ئینشاءڵڵا لە ئەڵقەی داهاتوودا زیاتر لە خزمەت ئاەتەکەدا دەبین و دیوێکی تری ئاەتەکەتان بۆ تەفسیر دەکەم لە مانگی قورئاندا خوا لە قورئان زیاتر بەهرەوەرمانکەی بە پەیامی ئەم قورئانە ئاشنا بین کاری پێ بکەین بەهرەوەر بین لێی یا ڕەبی خوا شکرانە بژێری هەموو ناز و نیعمەتەکانی تۆ بین لە ناشکران نەبین ئامین والحەمدولله رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته